بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دوای نزیکەی 2 ساڵ لە پاکخستنی پەرلەمانی کوردستان ئێستا باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت. ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە دووەمین کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا لە ماوەی 2 هەفتەدا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بە میوان دەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە قارەمان قادر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. دوای نزیکەی 2 ساڵ لە پەرخستنی ئێستا باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت لە ماوەی 2 هەفتەدا. ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە دووەمین کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، بەڵام پێناچێت بتوانرێت لەو ماوەکەمەدا پەرلەمان کارا بکرێتەوە، چونکە تا ئێستا ڕوون نییە پەرلەمان چۆن و بۆچی کارا دەکرێتەوە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کە بەشداری ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمیان نەکردووە، شێوازی کاراکردنەوەی پەرلەمان لای ئەوان جیاوازە لەو شێوازی پارتی دەیەوێت. لای نزیکەی 2 ساڵ لە پەرخستنی پەرلەمانی کوردستان پارتی دەیەوێت پەرلەمانی کوردستان بۆ پرسی ڕیفراندۆم کارا بکاتەوە و بەرگێکی یاسایی بەبەر پرسەکەدا بکات. لا بەرامبەریشدا کۆمەڵ و گۆڕان دەیانەوێت پەرلەمانی کوردستان بۆ چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم و چاکردنی بژێوی خەڵک کارا بکرێتەوە و دوای زەمینە سازیش یاسایەکی تایبەت بە ڕیفراندۆم دەربچێت. هەرێکا لە کۆمەڵ و یەکێتی و یەکگرتو و گۆڕان خاوەنی 58 کورسی پەرلەمانی کوردستانن. دوای پەرخستنی پەرلەمان لەلایەن پارتیەوە نەیانتوانی بە زۆرینە پەرلەمان کارا بکەنەوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەشێک لەو لایەنانە پاشەکشیان کرد لاڵوێستەکانیان دەربارەی پرسی سەرۆکایەتی هەرێم. کاتێک پەرلەمانی کوردستان دەستی کرد بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دواتر پەخرا. لە ئێستاشدا بەبێ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم قورسە لایەنەکان ڕێک بکەون لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، چونکە ئەگەر پەرلەمانیش یاسا دەردکات سەرۆکی هەرێم نییە تا واژۆی یاساکان بکات. لە 21 ئەیلولی ساڵی 2013 هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. بە هەڵبژاردنەکەش پەرلەمانی کوردستان لە 6 یانزەی ساڵی 2013 یەکەمین کۆبوونەوەی ئەنجامدا. دوای 1 ساڵ و 11 مانگ و 6 ڕۆژیش لە دەست بەکاربوونی لە 12 دەی ساڵی 2015 بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی پەکخرا. ئێستاژ 1 ساڵ و 9 مانگ و 7 ڕۆژە پەرلەمانی کوردستان پەکخراوە. تەمەنی ئەم خولەی پەرلەمانیش 3 مانگ و 5 ڕۆژی ماوە و لە 6 یانزەی ئەم ساڵ ماوەی خولەکە بەسەر دەچێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاک سووران بەخێر بێن. ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە دووەمین کۆبوونەوەی خۆیدا بڕیاریداوە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بەڕێستان چۆن لەم بڕیاری ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دەڕوان؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاو لە برای بەڕێزم کاک قارەمان و لە بینەرانی بەڕێز. حقیقەت ئەم ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمیان ناوناوە سەرەتا ئەم ئەنجومەنە هیچ شەرعیەتێکی یاسایی و شەرعیەتێکی فەرمی نییە و کۆبوونەوەشیان لەگەڵ کاک مەسعود پێم وایە کۆبوونەوەیە لەگەڵ سەرۆکێک کە ماوەی بەسەر چووە. بۆیە بەداخەوە دەیڵێم هەندێک لەو لایەنانەی کە پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتیمان هەبوو و پێمان وابوو لە 19 ئابی 2015 بەدواوە هەرێمی کوردستان سەرۆکێکی شەرعی
و سەرۆکێک کە یاسا پشتیوانی بکبوونی نییە و نیەتی چوون لەوێ دانیشتون بە ناوی ڕیفراندۆم. ئەمەمانە چی دەگەینە بەلای بەڕستەوە؟ ئەمە مانای گاڵتەجاری بەدامەزراوە شەرعی و یاسایی و فەرمیەکانی هەرێمی کوردستان دەگەێنێ. ئەو بەس لەبەرەوەی کە خۆتان بەشدارین لەو کۆبوونەوەی پێتان وایە ئەمە گاڵتەجاریە؟ نا ئێمە کە بەشدار نین لەبەر ئەوە ناکە بانگێژ نەکراوین، لەبەرەوە ناکە بەشداریان پێ نەکردوین، لەبەرەوەی کە باوەڕمان وایە ڕێگای ڕاستەقینە بۆ کارکردن لەسەر ئەم پرسە گرنگە چارە نووسازە کە پرسی سربەخۆییە بە ڕێگای ڕیفراندۆم پەرلەمانی کوردستانە و بە گومانیشین لەوانەی کە پەرلەمانیان پەکخستووە ڕاست بکەن ڕیفراندۆمیان بۆ سربەخۆییە، ڕیفراندۆمیان بۆ داپۆشینی عیبە یاسایی و گەندەڵی و تاڵانیە پاوانخوازیەکەی ناو هەرێمی کوردستان و بۆ پەردەپۆشکردنی ئەو دۆخەیە کە دروستیان کردووە. بۆیە بەداخەوە دەیڵم ئەو لایەنانەی لەوێ دانیشتون دەبوو دیفاع لە دامەزراوە شەرعیەکانی ئەم وڵاتە بکەن کە خۆیان بەشدارن لە نێویە وەکو پەرلەمان و ئەوان خۆیان بەشێکیان داکۆکیان لەوە کردووە کە سەرۆکی هەرێم ماوەی کۆتایی هاتووە شەرعیەتی مانەوەی بۆ واژۆیەک لەسەر یاسایەک نەماوە لەو شوێنە. ئێستا دێن کۆ دەبنەوە بۆ وەها پرسێکی چارە نووساز ئەو بۆمانەیە کەوان بەعەت بدەن کەمە سەرۆکی هەرێمە؟ ئەوان دەتوانن وەکو سەرۆکی پارتی دیموکرات لەگەڵ کاک مەسعود کۆ ببنەوە، بەڵام لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە لەگەڵ کاک مەسعود یعنی ڕازیبوون بەوەی ئەم هەرێمی کوردستانە سەرۆکێکی هەبێ خۆی لەسەر کورسیەکە نێتە خوارەوە، ماوەی تەواو بووە، قبولی پەرلەمانی نییەدایەخە، گەندەڵی هەیە، حکومڕانی چەند خراپە، کێشەی ئەو نییە. باشە سەبارەت بە بڕیارەکە گەر بە کورتی سەرنج بزانم. بڕیارەکە ئەسڵەن بێڕێزیە بە پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم چه شەرعیەتێکی هەیە، چه پشتیوانیەکی یاسایی و قانونی هەیە تابێ ئەم بڕیارە بدا بۆ پەرلەمان بووکەڵەیە بەدەزەوانەوە بۆ پەرلەمان هەر بووکەڵە نییە ینی ئێستا سلمێنێ ئەمانە ئەسڵەن پەرلەمانیان بۆ ئەوە ئەوێکەی ئیشیان پێ بوو وەکو مەطباخ چێشتی تیا گەرمکەنەوە و کە سارد بۆەوە، ئەگەر نا پەرلەمان لای ئاسڵان بەشێک لەم هێزە سیاسیانە زۆرڕقیان لە پەرلەمانە کە گەنجی وەکو ئێمە و هاوڕێیان میتری تایە و پیان وایە نەخێرەمانە نابێ قسە لە سیاست کەنەمانە نابێم پرسەیەک لایکەنە وەکو برادرێ لەم شەوانایی وت ئەگە پەرلەمان خەیاڵەکە کێشەکان لەوێ چارەسەر بێنەی کای پەرلەمانتان بۆ چییە؟ بۆیە بەشێ لەم هێزانە باوەڕیان بە پەرلەمان وەکو قوتابخانەی سەرەتایی وایە بێ بەس دەست هەڵبڕێ و دەست دانێ بەویستی ئەوان نەک بەویستی خۆی و ئەوان زۆر ڕقیان لەم خولەی پەرلەمانە، بۆیە مەجلیسێکیان ئاوا بە نایاسایی و ناشەرعی دروست کردووە. ئەزانی بۆ ڕقیان لێتی لەبەرێم خولەوتی کاک مەسعود تۆ ویلایەتی لە 19 ئاب تەواوە بێوەرە لە پەرلەمان بە یاسا چاکی کەوتی قبوڵم نییە پەرلەمانیان پەخست، لەبەرەوەی وتی سەرۆکی حکوومەتەکەت داڕزاوە لە گەندەڵیە دەبێت وەزیر بنێری بۆ لێپرسینەوەتی ناینێرم، پەرلەمانیان داخست وتی ژیانی خەڵک نابێت تۆ وای لێ بکەیت، داهاتی وڵاتە بێ دیار بێ هاتن تا لە 1975 موچەیان بڕی کاری نایاساییان بڕیاری نایاساییان هەموو دەست پێ کرد، چۆن حەزیان بە پەرلەمانە نەخێر ڕقیان لە پەرلەمانە، بۆیە دەیانەوێت پەرلەمان وانیشان بدەن وا بچووکیکەنەوە ئەوە و هەنێ برادەرن کە لەوێ هەیانە 300 دەنگی هەیە لەوێ دانیشتووە ئێوە بڵێ من نوێنەری میلەتێکم بڕیار بدەن لە چارەنووسی پەرلەمان با کارا بێتەوە با کارانە بێتەوە. ئەی 2 ساڵە ئەم میلەتە پێویستی بە پەرلەمان نەبووە کە پەکتان خست بە زەبری کودەتایی سەربازی. سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕێز ئەگەر بچینە هەولێر لای کاک قارەمان کا قارەمان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕێستان چۆن لەو بەرگاری مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەڕوان و پێتان وایە دەبێت چۆن پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە؟ بەڵێ سەرەتا سلااو بۆ ئێوەوە بۆ برای بەڕێزم کاک سۆران عومەر و بۆ بینەرانی بەڕێز. هەڵبەتە ئەم ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە ئەو ئەنجومەنە کە دانراوە لە سەرەتاوە هیچ شەرعیەتێکی قانونی نییە ئەم ئەنجومەنە و کۆمەڵی حیزبی سیاسین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوە
ئەمانە نەشەرعیەتیان هەیە و نەمەشروعێتیشی هەیە بڕیارەکەیان ئەمە لای خۆیان بڕیارە ئەمە هیچ بڕیارێک نییە لەبەرەوەی شوێن یەکلایکردنەوەی پرسەچارە نووسازەکان پەرلەمانی کوردستانە لە پەرلەمانی کوردستان و ئەبێ بڕیار لەسەرەوە بدرێ کاتێکی گونجاو دابنرێ بۆ ئەوەی ڕیفراندۆم بکرێ لە هەرێمی کوردستان لە هەموو دنیای کاتێک ڕیفراندۆم مەکرێ ئەبێ هەڵومەرجێکی گونجاو لە ئارادا بێت دۆخی سیاسی ئەم وڵاتە گونجاو بێ وەسعی ئابووری ئەم وڵاتە گونجاو بێ پەیوەندیەکانی خۆی بە دنیای دەرەوە گونجاو بێ ئەوە کۆمەڵێک کچێکی بەهێزشی بەدەستەوە بێ ئەوی بتوانی هەم پشتیوانی ناوخۆی هەم پشتیوانی ئەقلیمی هەم پشتیوانی دەرەکی بە گوێرەی جوغرافی ئەم وڵاتە و هەرێمی کوردستانیش بەدەرنیە لە هیچ وڵاتێشتری دنیا بۆیە کردنی ڕیفراندۆم ناکرێت لە ماوەیەکی کورت تۆبەی بڕیار بدەیت لەسەرکردنی ڕیفراندۆم بەر لە دروستکردنی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم پارتی دیموکراتی کوردستان بڕیاریدا ڕیفراندۆم کە لە هەرێمی کوردستان لە ئێستادام حیزبانە هەریەکی بە بیانوێکی زۆرا و زۆر جا بیانوێکە دەرە بڕن یاخود ذهنیە لە ناوی خۆیانە بە دوای ئەم مەسەلەیە کەوتون بۆیە ئەم بڕیارەکە سەبارەت بە بڕیارەکە نەشەرعیەتی یاسایی هەیە و نەمەشروعیەتیش هەیە بڕیار و یاسا لە پەرلەمانی کوردستان دەردەچێت بەڵێ سەبارەت بەوەی کە پەرلەمانی کوردستان چۆن دۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی ئەکرێتەوە هەمومان نەزانین دوای پەخستنی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان باڵاترین دەسەڵاتی شەرعی پەچی خرا کە دەسەڵاتی یاسادانانە و بەر لەوەی پەرلەمانی کوردستان پەک بخرێ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان خۆی پەکرا بوو لەبەرەوەی ئەو کاتە پەرلەمانی کوردستان نەیەتوانی یاسا دەرکە لەبەرەوەی سەرۆکی هەرێمی کوردستان شەرعێتی نەمابوو و نەیەتوانی چاودێری و ڕقیبێکی باشی بەسەر حکومەت لەبەرەوەی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان نەی هێژ وەزیرەکان بێنە بەردەمی پەرلەمان و بودجەش لە ساڵی 2013ەوە نەبووە بۆیە بۆ ئەوەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر پێی خۆی و بۆ ئەوەی دۆخی پەرلەمان ئاسایی بکرێتەوە من پێم وایە ئەبێ و حیزبە سیاسیانەی کە ئێستا دانیشتون نوێنەرایەتی 81 کورسیەکەن هەر لەوێ لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مادام ئەتوانن باز لە کاراکردنەوەی پەرلەمان بکەن لە شوێنێک کە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە ئەشتوانن باز لە یەکلایکردنەوەی کێشەی سەرۆکایەتی هەرێم بکەن بەبێ یەکلایکردنەوەی کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان نەئەتوانێت دۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە نەشتوانرێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە لەبۆی پەرلەمانی کوردستان بەر لەوەی ڕێگریشی لێ بکەن نەیەتوانی یاسا دەرکە و ئێستاش بەم شێوازەی کە ئەوان باسی لێوە دەکەن پەرلەمانی کوردستان ناتوانێت بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی بتوانێت یاسا دەرکات تا کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرێت بۆیە لە دیدی ئێمە وایە ئەبێ بەر لەوەی پەرلەمانی کوردستان دەست بە دانیشتەکانی خۆی بکە بەر لەوەی پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە ئەبێ کێشەی سەرۆکایەتی هەرێم یەکلایی کرابێتەوە یەکلایکردنەوەی کێشەکە بۆمانایە دێ ینی هەموو ڕۆژێک تۆ تەرحێک دەکەی پێشنیارێک دەکەی کۆمەڵی حیزبی سیاسی کۆ ئەبنەوە لە دیوەخان بازەوە دەکەن پەرلەمانی کوردستان ئەبێ کارا بکرێتەوە پەرلەمانی کوردستان ئەبێ بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی وەکو ئەوەیە یەکێ لە ناویان نەبێ یاسایی بی پێیان بڵێ کاکە پەرلەمانی کوردستان بەم شێوازەی ئێستا دۆخی ئاسایی نابێتەوە پەرلەمانی کوردستان بەم شێوازەی ئێستا کاراش نابێتەوە کە کارابوونەوە بۆمانایە دێ بگەڕێتەوە پێش دۆخەکەی خۆشی بۆیە گرینگە ئەم لایەنانەی کە ئێستا نوێنەرایەتی 81 کورسی دەکەن بەشدارن لە کۆبوونەوەکان لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بیرەوە بکەنەوە کە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چارەسەرکەن نەک باز لە مەسەلەی پرسی ڕیفراندۆم لەبەرەوەی ڕیفراندۆم بەو شێوازەی ئێستا ئەنجام بدرێ بەبێ دەرکردنی یاسایەک لە پەرلەمانی کوردستان هیچ شەرعیەتێکی نییە تۆ ئەو ڕیفراندۆما بێ بکەی بۆ سەربەخۆیی بکەی ئەو ڕیفراندۆما بێ بکەی بۆ ئەوی ناوچە جێناکۆکان بگرێتەوە ئەو ڕیفراندۆما ئەبێ بۆ ئەوە بکەی بەلای کەمیەوە تۆ موعیدێک تحدید بکەی بۆ ئەوەی بۆ سەربەخۆیی بێ ئەم ڕیفراندۆما بۆیە ئەم پرسانێک کە لەم کۆبوونەوەە باز دەکرێت لە ماوەی 2 ساڵی ڕابردوش بە هەمان شێوە کۆمەڵک سیناریو لەم بابەتە کراوە بەڵام بەبێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە وڵاتی مؤسساتیە دام و دەستگای مؤسساتی هەیە بە دەستە جەمعی لە وڵاتە ئیش دەکرێت کۆمەڵی حیزبی سیاسی هەیە جەماوەری کوردستان بەسەر کۆمەڵی حیزبی سیاسی و بیر و ڕای زیاد بەش بووە ناکرێت کۆمەڵی حیزبی سیاسی بە بەردەوام لەسەر تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیانەکان باز لە سەروەری یاساکەن باز لە قوت و بژێویژانی خەڵکی کوردستانەکەن کەچی 18 حیزبی کوردستانی کۆبنەوە باز لە مەسەلەی ڕیفراندۆم و کارابوونەوەی پەرلەمان دەکەن بێ ئەوەی بوێرن دەست بن بۆ دوو پرسە ئەساسی و سەرەکیەکە کە یەکیان چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێمە کە بە تەواوەتی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان پەخستووە ئەوی تریش کێشەی قوت و بژێوی و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانە بۆیە نە بڕیارەکەیان بڕیارێکی شەرعیە و نە ئەم کۆبوونەوانش بەم شێوازەی ئێستا و بەوەی کە بیستومانە لە خۆشیان ئەتوان پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە. بەڵای سپاس دەکەم دواتەگەڕێم وڵای بەڕێزت کاک سۆران سەبارەت بۆی کە قارەمان باسی لێوە کرد ئێستا مەسەرەن ئەوانەی کە لە کۆبوونەوە کە بەشدار بە بڕیاریاندا و جێگە لە پارتی لایەنی تریشی تێیدا ئێستا کە بڕیاردرا و پەرلەمان کارا بکرێتەوە لە ژێر فشاری ئەواندایە
یاخود وەکو کە قارەمەند دەڵێت بۆچی مەسەر لە کۆبوونەوەکەدا نەوێراون بڵێن باپرسی سەرۆکایە تێرم چارەسەر بکەین؟ ڕاستیە لەژێر فشاری ئەو لایەنانە نییە کە پارتی دیموکرات ئێستا دەیەوێت پەرلەمان بکەوێتەوە کار. چونکە هەر ئەو حیزبە بوو دەیگوت پەرلەمان تەواو سەرۆکی پەرلەمان هێڵی سوورە جارێکی تر سەرە و کورسیە نابینێ نایەتەوە هیچیان پێ عیب نەبوو هاتوون دەڵێ بابێتەوە سەرۆکی پەرلەمان هیچ ڕێگریەک نییە هیچ شتێک نییە. ئەمانە سیاسەتیان ئاوا کردووە لەکوێ بەرژەوەندی خۆیان کەوتۆتە مەترسی باکیان نەبووە دەبابەیان هێناوە پەرلەمانیان داخستووە وەزیریان دەرکردووە هەموو ئەمانیان کردووە کاتێکیش کە بۆیان نەچۆتە سەر ئەم تاگڕەوی و ملهوڕیە هاتوون تەنازولیان کردو پێیشیان عیب نەبووە چکە ئەوەی کە خیانەت بکە تەنازولیشی پێ عیب باشە بەڵام لە پێناو میلەتەکە دابێت تەنازول عیبی لە چی لە پێناو میلەت ئەوەیە کە پارەت زراوەکان بێننەوە موچەی خەڵکیان 2 ساڵە بڕیوە و بردووە و دزیوە چاکی بکەنەوە و قەرەبووی بکەنەوە لە پلەی گەرمای 48 کارەبا بدەن بە خەڵک نەک خەڵک خۆی بچێت لە مۆلی دەبی کڕێ. ئێستا هیچیان نەکردووە قورساییەکی تری بازاڕیان هێناوەتە سەر خەڵک بەم درۆ و تۆقاندنەی کە بڵاویان کردوتەوە. ئەمانە دەبوو لەو ئەنجومەنەی کە دانیشتون ئەگەر ڕەگەڵ نەکەوتون چکە بەشێک لەم حیزبانە ڕەگەڵ پارتی کەوتون ئەگەر وانیە دەبوو بیان وتایە بێ زەحمەت ئێوە ئەگەر ڕیفراندۆمەکەن بۆ سەربەخۆیی چەندێک ئەتوانن تەحملی فشاری ئیقلیمی و نێودەوڵەتی بگرن ئەگەر هات و سنوورمان لێداخرا بەدیلتان چییە؟ ئێوە ئەگەر بە تەمابوون ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بکەن بۆچی مەمنون بوون عێراق گەنم وەربگرێ وەری نەیەگر تا خەڵک فەلاحەکانی عێراق هاتن هەموو گەنمی کوردستانیان کڕی زەحمە نەبێ ئێوە چەندێ پارەی احتیاتیتان هەیە بۆی ئەم میلەتە لەما قوربانی زیاتر نەدا و لەما تەحملی زیاتری نییە تەحمل بکە هیچیان نەوتووە توانە بە کۆمپانیاکان و بە قەرز و کاکەوە پارەکەی پەیاکەین. ئەمە سەلمێنەری ئەوەیە کەم برادرانە گاڵتە بە ڕیفراندۆمی شەکەن گاڵتە بە سەربەخۆیی ئەم وڵاتەکەن سەربەخۆیان کردووە بە کارتێک کەی ویستی بێتیان لەگەڵ بەغا باشە بەڵام دەستکەوتیان نەبێ باسییان کردووە بارزان باز لە پرسی سەرۆکاتی و چارەسەری کێشەکە نەکراوە. من بڕوام نییە هیچ کەس لەو حیزبانە جورەتی ئەویان هەبوو بێ بڵێن کاک مەسعود کێشەی پەرلەمان تۆیت کورسیەکەی تۆیە وە تۆی دەستبەرداری پۆستەکەت نەبووی بە ناوی شەڕی داعش فەرمو شەڕی داعش نەما ئێستا ڕیفراندۆمە بۆ هێناوین ئەخر ڕیفراندۆم ئەم برادرانە تا ئێستا نایەن گرنتیەوە بدەن بۆ دەوڵەت دروستکردنە بۆ سەربەخۆیی ڕاگەیاندنە دەڵێن بۆ کارتی فشارە لەگەڵ بەغا دڵنیاییان داوە بە ئەمریکا وتویانە بۆ دەستکەوتی کاک مەسعودە بۆ یەخستنی لایەنەکان وازەحە مەسەلەی ڕیفراندۆم کاک مەسعود 12 ساڵە لەو پۆستایەکی بۆ میلەتە نەکردووە بڵێ ڕیفراندۆمم بۆ کردوون باش ڕیفراندۆمێک ئەگەر بۆ سەربەخۆیی نەبێ و بۆ تێکدانی واقعی نێوان حیزبەکان و هەرێمی کوردستان بێ دوژمنایەتی میلەتە و ئەسڵەن بەکارهێنانی کارتی ڕیفراندۆم و سەربەخۆییە بۆ پەردەپۆشکردنی شکستی خۆیان شکستی حکومڕانیان گەندەڵیان و پەکخستنی پەرلەمان و دروستکردنی ئەم دۆخە بۆ خەڵکی کوردستان ئەوان ئەگەر خەڵکی کوردستانیان دەوێ بەڕاستی خەمی خەڵکی کوردستانیانە خەڵکی کوردستان داوای نانەکە داوای موچەی مانگی 5 چارەکە موچەی مانگی 5ەکە خەڵک داوای ژیانەکە خەڵک نانی نییە بیخوا ئەمانە خۆیان تێرن دزی نەماوە لە هیچ شوێنێکەوە نەیکەن لە وڵاتە بانک نەماوە لە دنیا پڕی نەکەن خۆیان و کوڕیان جنسیە و جوازی هەموو وڵاتانیان پێ و هایلای ڤەژین میلەتیش بێباکن لە میلەتی لێ دێ ئەسڵنەوە نازانن ئاردوگەنم چییە نازانن کرێخان و گەرما و بێکارەبایی چییە نازانن نەبوونی چییە نازانن مۆلیدە نەمان و جۆزە هەڵدانەوە چییە ئەوان نازانن مناڵی هەژار کە مناڵەکە یەگری داوای پاراکە و پارەی پێنیەم ئازارە نازانن چکۆوان لە شاخیش هەر خەریکی خواردنی قەل و مریشک بوون لە شوێنی خۆشا بوون کە لە ئێران و لە ئەو ناوەش بوون لە هایلایڤی هەموو ژیانیان دابین بوو بۆی ئەمانە نازانن فەقیری و نەبوونی ئەو کاتێک کوڕی خەڵکیشیان بە ناوی شۆڕشەوە بە کوژداوە خۆیان لە ئەمینترین شوێنە بوون و
خۆشترین خواردنیان لە باشترین ماڵی دیەکانە خواردووە. بۆیە ئەمانە تێناگەن لە معاناتی ئەم میلەتە. بۆیە کاتێککە ئێمە بە هاوار دێنەڵێن کاکە ئێوە قسەی خێر بۆ میلەت بکەن، وەکۆی ئەوان کردداری باش بکەن، ئەوان دەیانەوێت دزی بکەن، گەندەڵی بکەن، زوڵم بکەن، کەی ژویستیان تۆ بێدەنگ بی، کەی ژویستیان تۆ بڵێ نا لەبەرەوەی دۆخەکە هەستیارە و میلەت کاکەمانە درۆیە، ئێمە درۆ بۆ میلەتی خۆمان ناکەین، ئێمە ڕاستیەکانیان پێڵین، ئێمە پێیان ئەڵین ئەم برادەرانە ئەگەر ڕاستیانە کرد سەربەخۆییانەوێت دەوڵەتیان دروستە کرد کوردستانیان تاڵان و وێران نەئەکرد. لە ساڵی 2015 بە زەبری چەک پەرلەمانیان پەک نەئەخست کە هیچ پەرلەمانێک نییە لە غەیری پەرلەمانی فەڵەستین ئیسرائیل پەکی خستووە وەک پەرلەمانی کوردستان. سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز کا قارەمانەگە بگەرم وڵای بەرز باس لەوە کرد کە برارەکەی ئەنجومەنی باڵای ریفراندۆم شەرعیەتی نییە، بەڵام پێشتر مەسەلەن ئێوەش داواتان دەکەی کە پەرلەمان کارا بکرێتەوە، بۆچی کە ئێستا مەسەلەن پارتی دەڵێ پەرلەمان کارا دەکەین یاخودەوە ئەنجومەنی بۆ بە ناشەرعی دەزان بۆ ینی پێشوازی لەم هەوڵە نەکرێت یاخود ئایا من لە پێناو خەڵکدانیم کاراکردنەوەی کە ئێستا داوا دەکرێت؟ بەڵێ ئێمە لە سەرتاوە داوای کاراکردنەوەی پەرلەمانمان نەکردووە، ئێمە داوای ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستانمان کردیە بەر لە پەخستنی پەرلەمان و ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی. پەرلەمانی کوردستان کارا بوو، پەرلەمانی کوردستان کارەکانی خۆی دەکرد، بەڵام پەرلەمانی کوردستان دۆخە تەندروستەکەی خۆی لەدەستدا بوو، نەی دەتوانی یاسا دەرکات، نەی دەتوانی چاودێری و ڕەقیبی بەسەر حکوومەتەوە و قەیرانی یەک لە دوای یەک بەرەو چێرەمی کوردستانی گرتبوو. بۆیە ئێمە داوای ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستانمان کرد بوو، ئاساییکردنەوەی دۆخەکەش بە مانای چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم دێ لەبەرەوە دایکی کێشەکان هەرێمی کوردستان مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. یعنی ئەمە زۆر جار بازەوە دەکرێت کە بزوتنەوەی گۆڕاند مەرجی هەبووە لە سەرەتا وەکو مەرجێک یاوەخود پێشنیارێک یاخود عینادی کردووە لە سەرەوەی کا بێ کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. ئەم وڵاتە لە دیوەخان بەڕێوە ناچێت، ئەم وڵاتە بە یاسا بەڕێوە دەچێت. گەر بمانەوێ هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی لەم هەرێمە بە یاسایی بەڕێوە بچێ، ئەبێ کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چارەسەر کرێ، ئەبێ کاک مەسعود کورسیەکە جێبێڵێ، ئەبێ بە هەر شێوازێک بێ. بۆ لەبەر ئەوە ئەمە نەمەرجی ئێمەیە، نە پێشمەرجە، نەمەرجی لایەنە سیاسیەکانی ترە، لەبەرەوەی زۆرێک لە هەم ئاهەنگی و تەوازن هەیە لە نێوان دەسەڵاتەکانە. کاتێک سەرۆکایەتی هەرێم شەرعیە لە دەست دەدا کوردستان کارەکانی پەچێخرێ، لەبەرەوەی ناتوانێت یاسا دەرکا بێ بینێری بۆ سەرۆکایەتی هەرێم. بۆیە مەسەلەکە چەند مەسەلەیەکی سیاسی و پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی بە بەرنامە ڕێژی ئەم کارێک کردووە، بە بارتەقای ئەمە مەسەلەیەکی قانونیە. خۆ پەرلەمانی کوردستان کاراش بکرێتەوە کەوان بازە کارابوونەوەکەن. پەرلەمانی کوردستان ئەگە بیانەوە دۆخی ئاساییکردن دەبێت کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەرکەن و سەبارەت بەو بڕیارەیوان کە دەڵێن بڕیارمان داوە. ئێمە پێمان وایە کۆمەڵی حیزبی سیاسی کۆبوونەتەوە بۆ خۆیان، پێیان وایە ئەبێ دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئارام بکرێتەوە، ئاسایی بکرێتەوە، بەڵام نەشیان توانیوە کێشەکان لە ناو خودی خۆیان لە کۆبوونەوەکانی خۆیان یەکلای بکەنەوە. من لە پێشووتر باسم کرد و برای بەڕێزم کاک سۆرانیش باسی کرد، ئەوان ئەبوو لەوەیە کە وەکو باسم کرد لەوێ دەبوو داوا لە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بکەن، بڵێن بەبێت چارەسەرکردنی کێشەکەی جەنابەت، بەبێت چۆرکردنی کورسەکە لەلایەن جەنابەت ئەم کێشەیە چارەسەر ناکرێت. بۆیە ئەگەر نیەتێک هەبێ ئەم لایەنە سیاسیانە کە ئێستا باز لە ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستان دەکەن، کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بگەڕێنەوە شوێنە قانونیەکەی خۆی لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێ، ئەبێ لایەنە سیاسیەکان پێویستیان بە جۆرێک لە زەمانەت هەیە. لەبەرەوەی خۆ لە ساڵی 2013 یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان 2 ساڵ ماوەی سەرۆکایەتیان درێژ کردەوە بە کۆمەڵێک مەرجگوایە دەستور بگەڕێتەوە، دەستور چارەسەرکردن و کۆمەڵێک کێشەی تر چارەسەر بکرێت. بەڵام بینیمانەوە لە ساڵی 2017 2 ساڵی تریش بە ناشەرعی کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێتەوە و یەکێتی نیشتیمانیش و نەیزانیشتی سیاسیش نەیتوانی ئەو مەرجانێکی پێشتر هەیە جێکە. من بەڵێ ئێوە پێش چۆن ئێستا لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان یاخودەوەی کە بەڕێزی ئاساییکردنەوەدان بەم شێوازە ئێستا ئامانجەکە ڕوونە لایەوە کە بۆتی ئێستا پەرلەمان کارا بکرێتەوە؟ ئەوەی ئێستا نیەتە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە قەیراناویە لە هەرێمی کوردستان، فرە قەیرانی لە هەرێمی کوردستان و مەسەلەی ریفراندۆم هێناوەتە پێشەوە. مەسەلەی ریفراندۆم بەم شێوازە ناکرێت کە حیزبە سیاسیەکان بەشێک لەو حیزبە سیاسیانە کە ئێستا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان باسی دەکەن.
ینی ئەگەرەوان بیانێ پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە خۆیان وتیان ئێمە ناچینە ژێرباڵی وەی پەرلەمانی کوردستان بۆ مەسەلەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان کارا بکرێتەوە دوای ئەوە جارێک لە دەرگای پەرلەمان دابخرێتەوە نیەتێکە پارتی دیموکراتی کوردستان هەیەی ئێمە لە ئێستادا کێشەیەکی گەورەتر هاتە پێش بەردەمان بەڕاستی مەسەلەی قەیرانی ئابووری کێشەیە کە زۆر قورسا ینی ئەم کێشەیە دروستکراوە پارە هەیە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا مەسەلەی ناشەفافی لە داهاتی نەوت لە داهاتە ناوخۆیەکان ینی ئەمانە هەموو بووە بەهۆی قەیرانێک ئەم قەیرانە بە شێوازێک بەرەوکو بێنەقاقی خەڵکی کوردستانی گرتووە من پێم وایە نە ریفراندۆم چارەسەری وەزع و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان دەکا نەکاراکردنەوەی پەرلەمانیش بۆیە گەرەوان نیەتیان هەبێ ماوەیە چەنداناوە 12 ڕۆژ خۆ ماوەی پێویستی بە 12 ڕۆژ ناکە ئەکرێت لە ماوەی 12 دقیقە جێبەجێ بکرێ سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئاتوانێ بڵێ من کورسەکەی پەرلەمانم جێهێشت ئەو کاتە ڕێگەچارەیەکی قانونی لە نێو پەرلەمانی کوردستانە دۆزێتەوە بۆی ئەم دۆخە تا 6-11 بەڕێوە بین و بتوانین ئەو کاتە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بکرێ و هیچ کەسێکیشمان دژی ریفراندۆم سەربەخۆیی نین ئەو کاتە لە پەرلەمانی کوردستان دەتوانین یاساشی بۆ دەرکەین خۆ لە کاتێک کە 2 ساڵە پەرلەمانی کوردستان پەخراوە و سەرۆکایەتی سەرۆکی ڕابردووی هەرێمی کوردستان کورسەکەی جێنەهێشتووە ئەمە ڕێگرە ئەمە هۆکارە لە بەردەمی ئەوەی کە بتوانێت ریفراندۆمیش لە هەرێمی کوردستان بکرێ بەڵێ ئێمە پێمان وایە ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بەلای ئێمەوە گرینگە و زەروریە و دەشکرێ پارتی دیموکراتی کوردستان دۆخەکە لە ماوەیەکی کەمتر لەم 12 ڕۆژە هەم دۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بکاتەوە هەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئاسایی بکاتەوە بەڵێ سوپاس دەکەم کاک قارەمان کاک سورە ناوبڕێکمانێ دوای ناوبڕکە دەگرن بۆ لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە نامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% روشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سوورانە بگرم و لای بەڕێز سەبارەت بە ئەو لایەنەی کە لەناو ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بەریاریاندا پەرلەمانە ماوەی دو هەفتە کارا بکرێتەوە یەک بۆ چوونی جیاوازیان هەیە لەبارەی چۆنەتی کارەکردنەوەی پەرلەمان یاخۆ جیاوازی هەیە؟ من بەگومانم لەم نەرمینواندنەبەوەی کە پەرلەمان ئەڵێن کارا بکرێتەوە وەرنەوە و هیچ باشە بۆچی بەگومانەیە خۆتان پێشتر داواتان دەکە پەرلەمان کارا بکرێتەوە؟ پەرلەمان لە کۆتایی تەمەنیە 2 ساڵ پەکی بخەیت بەڵام 3 مانگی ما بێ بۆی بین کارە نایاساییەکان ئەم برادەرانە بکەین بە یاسا و بۆیان تێپەڕێنین و بڵێن بڕۆن خوا حافیزتان بێ ئەوان ئەوەیان دەوێ ژیانی خەڵک لایەن گرنگ نییە حکوومەت چی کردووە و چ بڕیاری نایاساییدا و چی گەندەڵی هەیە نابێ لێ بپرسیتەوە و نابێ باسیشی بکەیت کێشەی سەرۆکایەتی هەرێم هەیە نابێ جارێکتر بچیتەوە سەری چکە بەداخەوە دەیڵێم ئەو برادەرانە هەندێکیان پێشتری ژووتویانە هەندێک وعدیان داوە کە ئەوە جێگەکەمان دەستبەرداری ئەبین بڕۆن ڕێکەون بڕۆن یەکێک بێنن ئەمانە لە واقعا هیچی نەچەسپیوە بەداخەوە دەیڵێم کاتیان پێکوشتووە هەڵوێستی خۆیانیان لە قۆناغێکەوە پێپاڵناوە بۆ قۆناغێکی تر تا بە ئەوانەی کە لە دەرەوە دۆستەکانمانن فشاریان هەیە کێشە ناوخۆیەکانمان چارەسەرکەن بەم جۆرە لێدوانانە بڵێن ئێمەوە تا ئامادەی چارەسەرین ئەمە هیچی چارەسەری حەقیقی و واقعی و نیەتی باش نییە لەگەڵ وڵاتە و لەگەڵ پەرلەمان و لەگەڵ خەڵکی کوردستان پەرلەمان 3 مانگی ماوە مانگی 11 بەڕەسمی وادەکەی کۆتایی دێ 6/11 ئەخیر ڕۆژی تەمەنی یاسایی پەرلەمانە لەوانێ داوا بکەن ماوەکەتان درێژ بکرێتەوە ئێمە داوا ناکەین بەڵام ئەوان نیەتیان هەیە هەڵبژاردن نەکەن و ئەم خولەی پەرلەمان دەست بە کارەکانی بکاتەوە بە لاوازی و بە ویستی ئەوان بۆی تەمەنی خۆی درێژ کاتەوە هەڵبژاردن نەکرێ ئەم پرۆسەیە بەڕاستی من پێم وایە پەرلەمان بۆم لوعبە و گەمە و گاڵتەجاری ئەوان خەڵک دەنگی پێ نەداوە 2 ساڵ پەکی خەن دوایش کە ئیشیان پێی بوو بڵێن دەبا بچێ و ئیشە باشە بەڵام ئێوە بۆ خەڵکی کوردستان ئەی دەتانەوە چۆن پەرلەمان کارا بکرێتەوە مادام کە پێتان وایە نابێ بەم شێوەیە کارا یەکەم شت پارتی دیموکرات دەبێت داوای لێبوردن لە هەر 111 نوێنەرەکەی خەڵکی کوردستان بکە لانی کەم ئەوانەی دژی داخستنی بوون چکە هەندێک لە برادەرەکانمان پێیان خۆش بوو پەرلەمان داخراوچکە حیزبەکەیان ئەو تاوانەی کردووە ئەمە تاوانە دژ بە نوێنەرانی خەڵکی کوردستان کراوە مێژووی ئەم وڵاتە ئەینووسێتەوە بەڕسمی داوای لێبوردن بکەن کە هەڵەیەکی گەورەیان کرد بەرامبەر خەڵکی کوردستان و پەرلەمان جارێکی تر کەس نەتوانێت بە زەبری هێز بێتە سەری و دای بخە دەست بە کارەکانی خۆی لە لێپرسینەوەی حکوومەت بکە سەرۆکی حکوومەت نەڵێ پەرلەمان بۆی نییە وەزیری من بانکە بۆی نییە بپرسێتەوە پارەی نەوت لەکوێ یەگرێ بەستان چۆن کردووە ئەم 2 ساڵە پارەتان چۆن هێنا و چۆن بردووە وا بۆ 4 ساڵە چێ ئەم حکوومەتە داڕزاوە گەندەڵە پارە سەرفەکە پارە دەدزێ موچە دەبڕێ بڕیاری نایاساییەدا هیچ چاودێریەکی لەسەر نییە بۆیە هەندێک لە ناو پارتی دیموکرات پێی خۆش نییە پەرلەمان دەست بە کارەکانی بکاتەوە و دەست بەوە بک بڵێ وەرە حکوومەت ئەم 2 ساڵە چیت کردووەم بڕیارانە نایاساییم دەستبردن بۆ موچەی خەڵک نایاساییە ئەمە مەحزەلەیە سەر برادێکی سەرکردایەتی پارتی دێڵێ وڵا موچاکەین بە بنەڕەتی و هەندێک شەهادە و زەوجی و شتێ خەینە سەر کاکە ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی پاشاگەردانی یعنی نەمانی مؤسساتی حکومڕانی یعنی چۆنیان پێخۆش بێ وای بەڕێوە دەبن هەندێکیش ڕەگەڵەکەوێ لەگەڵیانەوە بێ بەڵێیان بۆ بکە ئێمە بەڵێ بۆ کاری نایاسایی و بۆ مەجلیسی نایاسایی و بۆ ئەنجومەنی نایاسایی ناکەین ئێمە دەڵێن ژیانی خەڵک ئەولەویەتە ژیانی خەڵکتان وێران کردووە ئێستا دانیشن کە ئەنەما هیچ نییە و خەڵک تێرە بەس ڕیفراندۆمی ماوە ناکرێ کاکە ئەمانە بێن بەم جۆرە وڵاتە هەر بەرن بەڕێوە و هەر بەڵێیان بۆ بکرێ و هەر قبول بکرێ و کەسیش نەبێ من ئەمەم لاسەیرە هەندێک لەو هاوڕێیانەمان لەو برادەرانەمان لەو حیزبانە کە پرۆژەمان هەبووە پێکەوە لەم دواییانە بەجددی هەڵخزاون بێدەنگ بوون بەم کارە نایاساییە بەم ئەنجومەنە ناشەرعیە بەم بڕیارە ناشەرعیانە و دەشیانەوێت لەگەڵ یا بڕۆن و بە خەڵکیش بڵێن خەڵکی نەوەرن ڕیفراندۆم کەن ژیانتان باشە بێت دەقات چاکە بێ
بە بێشتا ریفرۆندۆم نەکراوە خەڵک گەنم چییە گران بووە 15 ساڵیشە خەڵک نازانێت سیعری گەنم بەچەنە چکە پێویستی ژیانی ئەوەندە دابین بووە ئێستا تانەوە بە ناوی ریفرۆندۆمەوە ژیانی خەڵک ئەوەندەی تر وێرانکەن باش کە باسی ریفرۆندۆمیان کرۆ موچەی مانگی پێنجیان پێ نایرێ بۆ سزای خەڵکە دەن ئەمانە ئەیانوێ بەمەش سزای بدەن زیاتر بەم کێشە ناوخۆییانە شتەکان لە بینی خەڵک ڕایزیاوشی لە ناو پارتی دموکرات بۆ کار بەڵێ بە دڵنیاییەوە ڕەئیەک هەیە کە پێی خۆش نییە ئەم پەرلەمانە کارا ببێتەوە و دەست بکاتەوە بە لێپرسینەوەی ئەوان لە ئەم ڕێیە باڵاشە بۆچی کێ حەز ناکە حکوومەت لێپرسینەوەی لێ بکرێ و وەزیرەکانی بانگ بکرێ ئەو ڕەئیە پێی خۆش نییە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ لێپرسینەوە لە حکوومەتێکی داڕزاوی ئیفلیجی گەندەڵ کە تاوانی گەورەی دەرهەق بە خەڵکی کوردستان و موچەخۆر و خانەوادەی شەهید و خانەنشین و خاوەن پێداویستی تایبەت کرد. بەڵێ سوپاس دەکەم. کاک قارەمانەگەر بگەرم و لای بەڕێزت ڕەنگە خەڵک ئەوەی بەلاوە سیر بێ کە پێشتر مەسەرەن گۆڕان و کۆمەڵ داوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانیان دەکرد ئەگەر ئەم هەوڵە کە پارتی دیدات ئێستا پێی رازی نەبن مەسەلەن بۆچی کە بەڕێزوت ئەم بڕیارە کە لە کۆمیتەکە دراوە نایاسە یاخود بەم شێوەیە پەرلەمان کارە ناکرێتەوە. بەڵێ جاری یەکەمەرەم ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە یەک دوو ئەو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە لەلایەن کۆمەڵی حیزبی سیاسیەوە پێکاتوە و هەر لەم ئەنجومەنەشەوە دەست براوە بۆی بارس لە کاراکردنەوەی پەرلەمان یاخود ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستان بکرێ. ئەمە هەر لێرە خۆی ناکرێوان بڵێن بڕیارە یعنی من زۆر پێم سەیرە ئەم ئەنجومەنە ناتوانێت بڕیار بدا بڕیار لە پەرلەمان دەردەچێ بڕیار یاسا و بڕیار لەوەی مەشروعیەتی هەبی ئەبێ هەم یاسا لە پەرلەمان دەرچێ بڕیاریش بۆ ئاشتەوایی جیاوازە لەگەڵ بڕیاری کە لەو ڕیفراندۆمیاندا ئەگە بڕیار بۆ ڕیفراندۆم بدرێ ئەوە قووەتی قانونی نییە لە بەرەوەی دەبێت لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدرێ ئەگەر پرسیارەکەی جەناب تایبەتە تەنها بەوە کە ئەوان بڕیاریاندایە پەرلەمانی کوردستان کاراکەنەوە ئەمە ناچێتە چوارچێوەی بڕیار کۆمەڵی حیزبی سیاسی کۆبووینەوە داوای ئەوەکەن کە ئاشتەوایی بکرێ و بۆ ئەوەی ئاشتەواییش بکرێ ئەبێ ئەوانە بە ئەجندایەکی نوێوە داوا بکەن ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی یاخود کە ئێستا باز لەوە کرێ پێیان وایە کێشەکە ئەیانەوێت جۆرێک لە لێکترازان نێوان حیزبە سیاسەکان دروست کرد باز لەوە کرێت کە کێشەکە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر وایە ئەبێ پارتی دیموکراتی کوردستان بە ئەجندایەکی نوێوە بێ ینی ئێمە ناتوانین کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بکەین ئەو بڕیارێک کە ئەوان کە پێی دەڵێن بڕیارە دەرمان کردووە ئەمە کۆمەڵی حیزبی سیاسی بۆ خۆیان کۆبوونەتەوە ئەگەر بڕیار دەرکەن ئەبێ وەرەقەیەکیان هەبێ ئەبێ وەرەقەکە نەخشەڕێگایەکی تیابێ نەخشەڕێگایەک بی کە تایە یاسا سەروەربی ینی بتواندرێت دۆخی پەرلەمانی کوردستانی پێ ئاسایی بکرێتەوە تاوەکو ئێستا ئەوان نەخشەڕێگایەکیان نییە بۆ ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانیان بۆ کاراکردنەوەی دۆخی پەرلەمان ئەگەر جەماوەری کوردستان و خەڵکی کوردستان پێمان وابێ نیگەران دەبن لەوە کە ئێمە و برادرانی کۆمەڵی ئیسلامی ناڕازین بەم شێوازە لە کاراکردنەوە یاخود بەسەر پێخستنەوەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان کارکردنی ئێمە لە 8 ساڵی ڕابردووە کە تەمەنی بزوتنەوەی گۆڕانە 8 ساڵ 4 ساڵ لە ئۆپۆزیسیۆن بووین و 4 ساڵیش ئێمە لە حکومەت بووین زۆر جاریان لە حکومەت و ئێوە وەکو معارەزە مامەڵە دەکەن هیچ لە هەموو دنیای حالەتێکی زۆر تەبیعیە خۆ پەرلەمانتارە گەر نوێنەری هێزی یەکەمیش بی ئەتوانێت لە پەرلەمانی کوردستانە ڕەخنە لە حکومەت بگرێ ئەی بۆ ڕەقیب و چاودێرە بۆ یەکێدار کە گرینکاری چاودێریکردنە بۆ ئێمە لە 8 ساڵی ڕابردوو دیفاعمان لە مافی هاوڵاتی کردێ لە هەرێمی کوردستان ولی ئێستاشان نامانەوێ پرۆسەی سیاسی وەکو 27 ساڵی ڕابردوو بە پینە و پەڕۆ چارەسەر بکرێ ئەمڕۆ بیانەوێ بۆ کوشتنی وەقت بۆ بەڕێکردنی نیەتێکی خۆیان بێن پەرلەمانی کوردستان چارەسەرکردەوە بەڵام ئەگەر ئەو حیزبانە 18 حیزب کۆبوونەتەوە ئەیانەوێ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بخەنەوە سەر پێ و ئەشیانەوێ دۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بکەنەوە و نیەتی تیان بە نیەتێکی سافەوە بە ئەجندایەکی نوێوە دەیکەن ئەبێ نەخشەڕێگایەکیان پێ بێ ناو ئەم نەخشەڕێگایەدا بەڕاستی ئەبێ تایە یاسا سەروەر بێ و دوجار بۆ ڕێککەوتن بۆ بەسەر پێخستنەوەی پرۆسەی سیاسی و بۆ بەسەر پێخستنەوەی پەرلەمانی کوردستان ئەبێ یەکلاییکردنەوەی سەنجی مەحەکە ئەبێ لە پەرلەمانی کوردستان بکرێ بۆیە ئێمە هیچ دژی ڕێککەوتن و ئیتیفاق و پێشوازیکردنیش نەبووین لە ئێستادا ئێمە بۆ نمونەیە بزوتنەوەی گۆڕان لە تاوتوێکردنی ئەوەین ئێمە پێشوازی بکەین لەو داواکاریەوان ئێمە بە بڕیاری نازانین چکۆوان ناتوان بڕیاری کاراکردنەوە بدەن چکۆ بڕیار نەخشەڕێگای
ڕێگای پێویستە ئەگەر داواکاریێکیان بێ بۆ دانیشتن بۆ بزانین ئەجندا و نێتێکی باشی هەیە دوای ئەوەی زڤاتی نیشتیمانی گۆڕان کۆ ئەبێتەوە بڕیار ئەدە لەسەرەوەی ئێمە پێشوازیان لێ بکەین یاخود پێشوازیان بکەین. زۆر بەڕوونی ئێستا دەمێ بۆ چوونی بەڕێز بزانم ئایا پەرلەمان بەم شێوازە ئێستا کارە دەکرێتەوە یاخود نابە بۆ چوونیەوە لە ماوەی 3 مانگە؟ خۆی پەرلەمانی کوردستان ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستان ئەگەر بۆ 3 مانگیش بێ لەبەر بوونی کێشەی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان و بەدەست دەکات کێشانەوە و چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم لەوانەیە بەکو باسم کرد نەخشە ڕێگایەکە بێ تیای یاسا سەروەر بێ و درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی کە مەخاڵێکە لای ئێمە بە هیچ شێوەیەک قابلی قبولکردن نییە ئەگەر نەخشە ڕێگایەکە بێ ئەم نەخشە ڕێگایە لە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان بەجەمعی لە هەرێمی کوردستان لەسەری متتەفیق بووین و پێشمان وابێ کە بەم شێوازە ئەتوانین پەرلەمانی کوردستان بخێنەوە دۆخی سەر پێی خۆی ئێمە پێمان حالەتێکی ئاساییەوە من دڵیان برادرانی کۆمەڵی ئیسلامی هەموو تاکەکانی ئەم کۆمەلگایە لەبەرەوە بەڕاستی دەستخایتە بێنە قاقای پرۆسی سیاسی بێنە قاقای خەڵک لە ڕووی ئابووریەوە لەم هەرێما بۆی ئەمێ ئەوە بڵێم یعنی چاکردنی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و چاکردنی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و بەسەر پێخستنەوەی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە دەستی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دایا لەبەرەوەی 27 ساڵە ئەوان شەریکن لەم حکوومەتە داهاتی خەڵک لای وانە و لە ئێستاشا پارتی دیموکراتی کوردستان بەتەنها ناتوانێت نە پەرلەمانی کوردستان کاراکاتەوە ناتوانێت قەنەعەت بە لایەنە سیاسیەکانی تریش بێن بە ئەجندای پارتی دیموکراتی کوردستان ڕازی بن. بەڵای سپاس دەکەم کاک سووران پێشبین دەکەی پەرلەمان کارا بکرێتەوە یاخود گۆڕان و کۆمەڵ ڕازی ببن؟ ڕازیبوونی ئێمە چ کۆمەڵی ئیسلامی و چ برادرانی گۆڕان لەسەر ڕازی نەبوونە بە ڕێکاری نایاسایی. ئێمە ڕازین بە چاکردنی ژیانی خەڵک، ڕازین بە کاری یاسایی و دامەزراوەی لە هەرێمی کوردستان. ئێمە جارانی تیهامەکراین بەوەی باوەڕمان بە پەرلەمان نییە و بەشداری ناکەین. ئێستا ئێمەین داکۆکی لە شەرعیەتی دەنگی خەڵک و پەرلەمان و دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستانەکەین. ئەو برادرانەی بە ناوی دیموکراسیەتەوە ملیۆنێ درۆیان کردوهاتون بە زەبری هێز پەرلەمانیان پەخستەوە مافی مرۆڤیان پێشێل کردووە دیموکراسیان ناشرین کردووە هەرچی خوا پێی ناخۆشە کردویانە. بۆیە ئێمە کە ڕازی نین لەسەر ئەوە ڕازی نین دەڵێ نابێ خەڵک لەمە کارا بکرێتەوە بە کورتی کاتمان کەمماوە دەبێتیش چی بێت؟ ژیانی خەڵک ئەولەویەتی کاری پەرلەمان بێ بڕیاری ڕیفراندۆم پەرلەمان دەیدا و پرسی گرنگی چارە نووسازی وەک سەربەخۆیی پەرلەمان دەیدا هەر لایەن و هێزێک دەتوانێت لە ڕێی نوێنەرەکانیەوەم پرسە بێنێتە پەرلەمان و پەرلەمانی 3 مانگ تەمەنی ماوە دەبێت هەڵبژاردن بکرێ. هەندێک بیانێوەم هەرێمە سەرۆکایەتی هەرێمی ماوەی بەسەرچووە حکوومەتی ئیفلیج بووە پەرلەمانی پەکراوە هەڵبژاردنیش نەکرێ جاوەی تر دەست بشۆ لە واقعی هەرێمی کوردستان و برادرانە شێو پەرلەمانتەران داوا نەکەن ماوەکەیان درێژ بکرێتە بۆ 6-11 بەسەرەتی پەرلەمان ئەگەر نەبێ هیچ کەس بۆی نییە دوای 6-11 بڵێ پەرلەمانەیە 7-11 پەرلەمان دەست بە کارەکانی نەکاتەوە 7-11 شتێک بە ناوی پەرلەمانی کوردستانەوە بەڕێز باس لەوکە کە ئەگەر بادوا پرسیارم بێ بە کورتی بەرزوت بەرپرسان ئیقامەی دەرەوە یاخود بڵێن پاسەپۆرتی دەرەوەیانە ئەگەر شتێک ڕووداوە دەتوان بچە سەردانی وڵاتانە یان خۆ بڕۆن بەس باز لە کۆمەڵێک پەرلەمان تا دەکە کە داوای مافی پەنابەریتیان کردووە بەڕێز شتان لەناو پەرلەمانتاران ئەوانێک درۆ ئەمڕۆ پەیجەکانی پارتی بۆ منیان بڵاو کردوەوە کە خۆم و خانەوادەکەم کوردستانمان جێهێشتووە سەر لەبەری درۆیە ئێمە کوردستان جێ نایەڵین بۆ ئەم دز و تاڵانچیانە هەر لە کوردستانە ژین بشمان کوژن هەر لە کوردستان دەمان نێژن بە بەو خەمەوە بمرن کە ئێمە وڵاتیان بۆ جێڵین هەتا ستەمکار و دز و گەندەڵێک لە وڵاتە هەبێ ئێمەش لە وڵاتین ئەگەر وڵاتیش خۆش بوو ئێمەیان دەرکرد دەستیان خۆش بەڵ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ناوی پەرلەمانی کوردستان لە سودی سەری کە لەگەڵ مابووی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز قارەمان قادر ناوی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ